ئەوەندی هەست دەکەم خاستن ئێستا ئەوەی پێی دەگوتێت توفاها خۆی لە سەرەتا لە کوردستان ئەوە دەست پێکرد خاز دەکەم تا ڕادەیەک جیهانی گرتەوە بەداخەوە لە ژێر سای سەرکردایەتی ترامپ زۆر پەرەیسەندیە ئەو 2 ساڵەی کە ترامپ مایە زۆر لە چارە نووسی کوردستان دەترسێم یەکجار زۆر حەز دەکەم هیچ قسەیان لەسەر نەکەین بەڵام ئەگە قسەچیان لەسەر بکەین لەبۆ بە خەبەر هێنانەوە بی بەڵام بەداخەوە لە کوردستان ئێستا ئەو سەرکردانەی حیزبەکانی کوردستان زۆر بێخەمن ئەم پێم وانییە پرس بە مەکتەب سیاسیەکانیشیان بکەن چکە مەکتەب سیاسی وا هەیە لە حیزبە دەسەڵاتدارەکان زۆر عاقلمەندە پێم وانییە نەزانی من داوایەک لە ڕەوشەنبیران و مامۆستای زانکۆ و مامۆستاین دەکەم خوا وەکو ڕیفراندۆمەکەی لێنی کە بە واتەنهانی سەرکردە کوردەکاندا ئەو فاولە گەورەی کرد و بەڕاستی هەرێمی کوردستانی تووشی قەیران و تووشی زەربەسەری کرد هەتا ئێستاش وا هەروە لە زەرەر و زیانەکانی لێ ڕزگار نەبووینە ئێستاش عینی شت دواتێ سەرکردایەتی کوردستان استراتیجیەتی نییە و بە هەڵەدا دەچی لە ئیشەکان لە خوێندنەوەکان من باش تەکت پێ برم خوێندنەوەی سەرکردایەتی کورد لەبەرەوەی پرس و ڕای نییە بە مەکتەب سیاسی خۆی بە عاقلمەنداکانی خۆی و یان ناوەندەکی استراتیجی لێ کۆڵینەوە هەبی ئەوانەی نییە با زۆری بە هەڵەدا دەچی یعنی لە سەرەتای ئەو شەڕەی کە ئێستا لەگا ئێران هەیە خۆ خەریک بوو هەندە حیزب بچنە ناوێ زۆر باشوە الحەمدوللا ئێستا ئێستامە دەتوانین بە سەربەرزی بە دڵخۆشی برین کورد یەک لەو ئیشە باشانەی کرد لە هەر 4 پارچەی کوردستان و لە هەرێمی کوردستانیش کە بەشداری ئەو شەڕەی نەکرد بەڕاستی بەشدار بواە هەم لەلایەن وڵاتان و میلەتانی ناوچەکە و هەم تەمەشای خەڵات و پاداشی ترامپیش بکە لە بۆ ئەوانەی کە لەگەری ئیش دەکەن ئاخری چیان لی دەکە زۆر مەترسیدار بوو الحەمدلله ئەوانیان نەکرد زۆر ئەوە جێی دەستخۆشیە بەڵام ڕاستی خوێندنەوەی سەرکردایەتی کوردی لە بۆ ڕووداوەکان هەتا ئەو ساتەش لەسەر ئەساسەکی زۆر کۆن دەڕوە یعنی هەتا ئێستا لەگە عێراق تعاملیان لەگە عێراق کە سەدەی 20ەمە یعنی قسە گفتوگۆیەکانیان تعاملی مالیان تعاملی سیاسیان یعنی ئەوەی لێک نادەنەوە کە ئەگە ئەو عێراقە تێکچی ئەتو جارشکە و دەستورەت نابی ئەو وەزعەت نامینێ یعنی جارشکە کورد وها بەو شێوازەی نامینێ ئەوە عێراقی ئێستا وەزعی هەرێمی کوردستانی وا ڕاگرتێ دەنا ئەتو پشت بە تورکیای بەستیان پشت بە وڵاتانی کەندا و یان مەریکەکانی کەندا و ڕاستەکەی ئەوانە وەکو سووریا چیان لە سووریا کرد ئەوە لە هەرێمی کوردستان دەکەن بەداخەوە ئەو استراتیجیە لە عەقلی سەرکردایەتی کوردی ئێمە هەرێمی کوردستان زۆر لاوازە